سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتتان باش وەراوکارانم بە بەرنمەیەکی دیکەی تاوارەکان هاتوین تۆ میوانی ماڵەکانتان لە بەرنامە جارماندا دیاردەی تەلاق دەخینە بەرباس دیاردەیەک کە کۆمەڵگەی ئێران لەم ساڵانەی دواییدا بە ڕێژێکی بەرچاو لەگەڵیدا ڕوبەڕووبۆتەوە تەلاق یا جیابوونەوەی ژن و مێرد لە کۆمەڵگەی ژێردەسەڵاتی پیاو سەلارانەی ئێراندا چۆن پێناسە کراوە خەسارەکانی بۆ ژن و پیا و هەروەها خەسارە کۆمەڵایەتەکانی چییە و بۆچی ژنان زۆرتر لە پیاوان لە دوای پرۆسەی جیابوونەوە بەڕووڕووی ئەم خەسارانە دەبنەوە و یاساکانی کۆماری ئیسلامی لە هەمبەر ئەو دیاردانەیە چۆن داڕشراوە. یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانی ژیانی دوو مرۆڤ بریتیە لە پێکهێنانی ژیانی هاوبەش و بنیاتنانی بنەماڵە و خێزانێکی تەندروست لە کۆمەڵگەدا بەڵام یەکێک لە ڕووداوە ناخۆش و دژوارەکانی ئەو ژیانە هاوبەشە ئەو کاتەیە کە ئەو ژیانە هاوبەشە دوای ماوەیەک کۆتایی پێدێ و بنەماکانی کە ڕۆژێک ئەو خێزانیان لەسەر پێکهاتووە هەڵلەوەشێتەوە. تەلاق بەر لەوەی بێتە پرۆسەیەکی کۆمەڵایەتی یاسایی پرۆسەیەکی سایکۆلۆژی تاکە کەسیە و زۆر جار بە بیانووی هەڵبەستراوی وەک کێشەی دارایی و بەجێهێشتن و نەگونجان و خوگرتن بە مەی و مادەی سەرکەر و ناپاکی هاوسەری و فتر ئەنجام دەدرێت. زۆربەی کۆمەڵگا هەنووکەیەکان لەگەڵ دیاردەی تەلاق دەستە و یەخەن بە جۆرێک کە ژیانی کۆمەڵایەتی و تاکە کەسی خستۆتە مەترسیەوە. لە ڕوانگەی کۆمەڵناسان و پسپۆڕانی ئەم بوارە پرۆسە کۆمەڵایەتیەکان بارودۆخێکیان خۆڵقاندووە کە دەتوانرێ وەک مەترسیەکی جدی بۆ سەر ڕێوڕسمی ژیانی تاکەکانی کۆمەڵگا بە ئەژمار بێ کە زۆر جار مرۆڤ بە دوای ڕێگەچارەی گونجاو بۆ خاشەبەرکردنیان دەگەڕێ. زۆر جار مەودایەکی بەرین لە نێوان ئارمانجەکان و حەقیقەتی کۆمەڵایەتی دێتە ئاراوە و هەر ئەو هێزانەی کە ئاوەها بارودۆخێک دەخڵقێنن جاچە مرۆڤ پێوچێک کۆمەڵگا دەبێتە هۆی پێکهاتنی کێشە کۆمەڵایەتیەکان و ئەندامانی کۆمەڵگەش لەم پەیوەندیەدا دژکردەوە نیشان دەدەن. گرنگی و چۆنیەتی ئەم دژکردەوانە بەپێی یاسای کۆمەڵناسی زۆرتر لە ڕێگای کاریگەری ستراکتۆرە کۆمەڵایەتیەکان و دامەزراوە و بایەخەکانیانە. بە تێڕوانینێکی تر دەتوانین بڵین لە کۆبەندێکی گشتیدا کێشە و پرسە کۆمەڵایەتیەکان بواری هەزری و زانستیان هەیە. ئەو یاسایانەی لە وڵاتانی ڕۆژهەڵاتدا لە ئارادان نە یاسای یەکسانین لە نێوان نێرومێدا نە ماف و ئەرکی ژن دیاری دەکەن. بە جۆرێک کە لە کۆمەڵگەی ئێمەدا یاسا هەیە بەڵام سەروەری دەدات بە نێرسالاری. یاسای سزادان تەنها دەرهەق بە ژنان سەروەرە. دوای جێبوونەوەش پیا و مافیمانەوەی لە ماڵدا بۆ پارێزراوە بەڵام ژن بچووکترین مافی ڕەوای خۆی لێزەوت کراوە. ئەو هەموو دیاردە دزێ و زوڵم و زۆر و نائەداڵەتیە کە لە کۆمەڵگای ئێمەدا هەیە بەداخەوە تاوەکو ئێستاش یاسایەکمان نییە کە داکۆکی لە مافەکانی ژنی تەلاقدراو یان تۆراو یان جیابووە بکات. لە کۆمەڵگای ئێراندا بەتایبەت منداڵەکان دوای جێبوونەوە دووچاری سەرگەردانی و بێنەوایی و بێنازی دەبنەوە و یاسایەکی مەدەنی و سەروەر لە ئارادا نییە کە مافی ژیان و ئایندەیان بۆ دابین بکات و سۆسیال و بیمە و یارمەتی لە حکوومەتەوە وەربگرن کەواتە ئەوەی لە ڕووی یاسایی کۆمەڵایەتیەوە بەرەو ڕووی زۆرترین خەسات دەبێتەوە ژنی تەلاقدرا و منداڵانن کە بەپێی یاسا هەرگیز مافیان دەستەبەر نەبووە. ئەم دیاردەیە واتە دیاردەی جیابوونەوەی هاوسەران یاخود تەلاق دیاردەیەکی بە ئازار و پڕ لە کێشە دەبێ بۆ هاوسەران بەڵام وەک دەبینین کێشەی زۆر گەورەتر و تراژیکتر ڕەنگە بگەڕێندرێتەوە بۆ منداڵانی ئەو خێزانە منداڵانێک کە تا ئەو ڕۆژەی دایک و باوکیان لە یەکتری جانەبوونەوە ژیانێکی ئاساییان هەبووە. بەداخەوە دوای ڕوودانی تەلاق دەبێ ژیانێکی زۆر جیاواز دەست پێ بکەن کە ئەویش ژیانی خێزانێکی لێک هەڵوەشاوەیە و دەبێ خۆیان لەسەر ئەو ژیانە دژوار و تازەیە ڕابێنن. هەرچەندە زۆر ڕێگەی دیکە هەن کە ژن و پیاو بۆ چارەسەرکردنی کێشەکانی ژیانی هاوبەشیان دەتوانن بیگرنە بەر جگەل لە تەلاق. بەڵام دەبینین کە وەک خۆیان دەڵێن دو ڕێگەی چارەسەری کێشەکانیان تەلاق یا لێکترازانی ژیانی هاوبەشیانە. منداڵانی و ژیانە هاوبەشە زۆر جار بەهۆی لێکجیابوونەوەی دایک و باوکیان و لێکترازانی بنەماڵەکەیان بەداخەوە تووشی زۆر کێشە و گرفت دەبن و ڕەنگە قۆناغێکی دژواری ژیانیان بێ بۆ ڕاهاتن و ئاسایی بوونی ئەو ڕووداوەی کە بەسەر خێزانەکەیان هاتووە. کاتێک ژیانی هاوبەشێک بەرەو جیابوونەوە دەڕوا ئەوە منداڵانن کە لەباری دەرونی و جەستەییەوە زیانیان لێ دەدرێ و ڕوبەڕووی تەنیایی و ترس و دڵەڕاوکێ دەبنەوە چونکە دەبێ خۆیان ئامادە بکەن بۆ دوو ژیانی جیاواز و دژوار.
بەڕوودانی ئەم جیابوونەوەیە ڕەنگە زۆربەی منداڵانی تەلاق وابیر بکەنەوە کە خێزانەکەیان چیتر ئەو ئاشتی و ئارامنیەی تێدا بەدی ناکرێ یاخود نەبوونی دایک و باوک لە چوارچێوەی ماڵێکدا و دوورکەوتنەوەیان لە یەکتر هەستی تەنیایی و بێمتمانەیی دەبەخشێتە منداڵان. دیاردەی تەلاق و جیابوونەوەی ژنومێر تایبەت نییە بە سەردەمێکی دیاریکراوە وڵاتێکی تایبەتەوە بەڵکو دیاردەیەکی جیهانی و هەتاییە. مەسەلەی جیابوونەوە و ڕێخستنی دیاردەیەکی زۆر کۆنە و هەتا هاوتەمەنە لەگەڵ پێکهاتنی ژیانی هاوسەرەتیدا. هاوسەرەتی و جیابوونەوە دوو دیاردەی بێکەوە بەسراون، بۆیە لەو کۆمەلگانەدا کە مافی یەکسانی نێوان ژن و پیا فەراهەم نەبوون و یاسایەکی دروست و یەکسان لە ئارادا نییە، ڕەگەزێک بەرەو ڕووی زۆرترین خەسار دەبێتەوە. کێشەکانی مرۆڤ بە کەسایەتی تاکەکان و دەوروبەریانەوە لکاوە، بەڵام کێشە کۆمەڵایەتەکان پرزگەلێکن لەلایەک پەیوەندی ڕاستەوخۆیان بە بارودۆخی تایبەت و ژیانی مرۆڤەکانەوە هەیە و لەلایەکی دیکەشەوە پەیوەندی بە بارودۆخ و دامەزراندنی کۆمەلگا و چۆنێتی دروستبوونی کۆمەلگاوە هەیە. لە ڕاستیدا تاکەکانی کۆمەلگا هەست بەوە دەکەن بایەخە کۆمەڵایەتەکان کە گرنگی تایبەتیان بووان هەیە لە بەرچاو ناگرێ یان بە واتایەکی تر کەوتوەتە مەترسیەوە، لە کۆتاییدا قەیرانی کۆمەڵایەتی لێ دەکەوێتەوە. زۆربەی خاوەنڕایەن و پسپۆڕانی بواری خەسارە کۆمەڵایەتەکان لەسەر ئەو بڕوایان تەلاق کاتێک دەکرێت وەک خەسارێکی کۆمەڵایەتی سەیری بکرێتکە لە نێوەنجی ڕێژەی خۆی تێدەپەڕێ و با ڕێژەیەکی زۆر خێرا و بەرز دەبێتەوە سنوورەکان ببەزێنێ. بۆ زانین و لێکۆڵنەوەی ئەم بوارەش ڕێژەی تەلاق لەگەڵ ڕێژەی هاوسەرگیری بەراوردەکرێت. ئەگەر ڕێژەی تەلاق لە چاو ڕێژەی هاوسەرگیری بەرزتر بێ وەک خەسارێکی کۆمەڵایەتی ناوی لێ دەبردرێ و دێتە نرخاندن. تەلاق هۆکاری جۆرا و جۆر و بەربڵاوی هەیە. ناسینی هۆکارەکانی تەلاق دەتوانێت شوێندانەری ئەرێنی لەسەر کەمکردنەوەی هەبێ. هۆکاری دەرونی و کێشە نەفسیەکان پەیوەندی ڕاستەخۆیان بە دیاردەی تەلاقەوە هەیە کە ئێمە هەوڵ دەدەین لێرەدا چەند نمونەیەکیان بخێنە بەرباس و لێکۆڵینەوە. بەپێی لێکۆڵینەوەیەکی ڕێکخراوەیەکی سەربازانکۆی کۆمەڵناسی تاران، پرسە ماڵی و ئابوووریەکان یەکێک لە سەرەکیترین هۆکارەکانی سەرهەڵدانی تەلاقە. بەڕای زۆربەی تاکەکانی کۆمەلگا نەبوونی پشتیوانی مادی گەورەترین و شوێندانرترین هۆکاری تەلاقە. لێرەدا پێویستە ئاماژە بەو خاڵش بکەین لە ژیانێکی هاوبەشدا ئەگەر خۆشەویستی حاکم بێ ژن و پیاو دەتوانن بەلانی کەمی پێداویستیەکانی ژیان بە یەکەوە ژیان برنەسەر و بە دوو قۆڵی کێشەکانیان چارەسەر بکەن. بەڵام ئەگەر شیرازەی بنەماڵە لەسەر بنەمای پێویستی مادی کەسێک بە کەسێکی دیکەوەدا بمەزرێ، ئەوە ژیانێکی تەندروست نییە و بێگومان لەسەر ئەساسی بەرژەوەندی یەکلایەنە دامەزراوە. بۆیە دەبێت سیستم لەم پەیوەندیەدا بەرپرسیار بێ و بتوانێت هەلی لەباری کار بۆ تاکەکانی ناو کۆمەلگا براخسێنێ و پشتیوانیان لێ بکات. نەخۆشی دەرونی کاتێک یەکێک لە هاوسەرەکان لە بواری دەرونیەوە تەندروست نییە و نەخۆشە، دەبێتە هۆی پێکهاتنی توندوتیژی لە ناو بنەماڵە و ئەم ژیانە زۆر زوو لێک دەترازێ و هەڵەوەشێ. نەبوونی لێک تێگەیشتن کاتێک ژن و پیاو لێک تێنەگەن و جیاوازی بیر و بۆچوونیان هەبێ تا ڕادەیەکی زۆر لێک دوور دەکەونەوە و بە بچووکترین بیان و کێشەکانیان سەر هەڵدەدا و لە ئاکامدا دوای شەڕ و تێکەڵچوونێکی زۆر لێک جا دەبنەوە. مادەی سڕکەر یەکێکی تر لەو هۆکارانەی کە شوێندانەری زۆر نەگەتیڤی لەسەر دیاردەی تەلاقەیە توشبوونی ئەندامانی بنەماڵە بەتایبەتی ژن و پیاو بە مادەی سڕکەرە، چونکە کەسانی توشبوو بەردەوام بە دوای دابینکردنی ئەو مادانن و هەست و سۆز و بەرپرسیارەتیان نامێنێ و ئەمە دەبێتە هۆی ڕوخانی شیرازەی بنەماڵە. زەماوەندی زۆرەملێ زەماوەندی زۆرەملێ کە لەسەر خواست و ویستی ژن یان پیاو نەبێ و تەنیا بەهۆی ویستی ئەندامانی بنەماڵە، دایک، باوک، برا، خاڵ و هتد بێ. نەگەیشتن بە تەمەنی یاسایی و تێپەڕنەبوونی دەورانی مێر منداڵی، پێکهێنانی ژیانی هاوبەش لە ژێر تەمەنی 18 ساڵ و تەنیا بەهۆی خۆشەویستیەکی سەرسەری و لە ڕووی سۆزە دەرونی کە دوای ماوەیەکی کورت پەشیمانی لێ دەکەوێتەوە و دەبێتە هۆی تەلاق کە ئەم جۆرە لە زەماوەند لە ئێران ڕێژەی زۆر بەرزە. بە گوێرەی کۆمەڵناس و دەروونناسەکان هۆکارەکانی سەرهەڵدانی تەلاق لە کۆمەلگا زۆر بەربڵاون و زۆر لایەنی دیکەش دەگرێتە خۆیەوە، وەک توندوتیژی ناو بنەماڵە، جیاوازی کەلتوری،
جیاوازی و مەودای زۆری ڕادەی تەمەن، پێکێنانی ژیانی دووبارە، دڵپیسی، دەستێوەردانی کەسانی دەوروبەر لە ژیانی هاوبەش، نەبوونی خۆشەویستی، سیستمی پیاوسالاری، نەبوونی متمانە، زۆرداری، بەتاوی مەڵک چاو لە ژنکردن و هتت. مەسەلەی پێکەنانی ژیانی هاوبەش و هاوسەرگیری یان جیابوونەوە و تەلاق بەپێی سیستمی کۆمەلگا دابین دەکرێت و بەپێی یاسایەکی مەدەنیانە ڕێک دەخرێت و چارەسەری بۆ دەدۆزرێتەوە. وەکو چۆن هاوسەرێتی یاسای تایبەت و ماف و ئەرکی هەردوو لای ژن و مێردی تێدا مەسەڵگەر دەبێت تەلاق و جیابوونەوە ماف و ئەرکی هەردوو لای تێدا دەستەبەر بکرێت و ئایندەی ڕۆشن بۆ منداڵەکان ئەگەر هەبوو تەرخان بکرێت. بۆ تاوتوێکردنی زیاتری باسەکەمان کەڵک لە میوانی بەڕێزی ئەم جاری بەرنامەکەمان دەگرین و لێرەدا یەکەم پرسیار ئاراستی ئەم میوانە بەڕێزەمان دەکەین. پرسیار ئەوەیە کە لە ئێراندا یاساکانی حکوومەت و ڕوانگەی کۆمەلگا تا چ ڕادەیەک مافەکانی ژنانی لە دوای تەلاق دەستەبەر کردو و ئایا هەرسوکەوتی یاسا و ڕوانگەی کۆمەلگا بۆ ژن و پیا و لەم حاڵەتەدا بە شێوەیەکی یەکسانە؟ باوەرە جوابی لەگەڵ یاسا و پێشکەتنە یاسا لە کۆمەلگایدا هەمان بە هاوڕا پێشکەتیە، چونکە ڕنگ و پەیداکردنە یاسا جوابێکی وەکو ئیران وەکو هەموو شوێنین دنیایی بە هاوڕا هەمگام بووە. پەیداکردنە ڕنگڕووی یاسایی لەوێ کۆمەلگایدا هەر وەکو ئەم بزانن سیرێکی دیالکتیکی هەبووە و پاراستنەشیبەیە هەبووە پێش شۆڕەشە گەلان لە ئیراندا و پاشوێنە. ئەم بزانن که حتا دورا مەشروطە لە ئیراندا ڕنگڕووی یاسا بە شێوەیەکی بەرچاو بەوی شێوەیە که ئەم بێژن کاملەن یاسامەند و دوێی چارچەوەی دە مافێ فرد مافێ کەسان گەلان لە ئیران دەبێ پاراستن بەرچاو نەبووە. پاش مەشروطە ئەواخنێکی قانونمەند بووە و کاریە جواکی بەروی یاسا و قانونمەندبوونی ببە. دەناو بێنەدا هەری تشی بەرچاو چونکی بەحسەمە سەر بەحسە ژنایە ئەم دکارن پاراستنە مافێ ژنان لەناو چارچەوەی یاسا دەولەتیدا چاوە بگرن. ژنان پێش شۆڕەشە گەلان لە ئێراندا چه به تلاش خوب و چه تاثیر سیاست وی دمه یا جریان سیاسی جوا سیاسی وی دمه کارین زندگ مافان به دست بخینن که گور سردما خو گلت مافین باش و خودی نرخ بو بداخوا او سیره دیالکتیکی یا پیشکتنه یاسایی لإیران بو هنده مافی جنان که گلت پیشکتنه مظلوم بو پاش حتما سرکار یا شورش گلان که پیش رنگ روی اسلامی و ماهیت اسلامی بو خوگرد حتی بردی کتنه چو افت پیدا کرد و هنده که مافی جنان که ویده میده بنابه حمایت خانواده یا پاراستون خیزان مافی جنان دستبرد کرد و پیک دانی کاملا بردی پاش چو و محدود آزادی این کوبو جنان حتما پیشی شمان خود استانن بگیشتی اوا سیداوی بو لنهری ولی در اصل جواک کی دکاره مافی جن فرد زاروک حتی میر بخو یا جواکی بگیشتی دستبر بکر که دولت پیشنگی ها بکشتی بکر و فرهنگ سازی که برفرخ بکر و جواکی بردی پیشکفتن خواهی ببا و معیار پیوان دموکراتیک دجواکی ده بخواه عملی بکر بنابویشی همون قشت بکر مافی خوناس بکن ولی پیشنگی ها به دولته پیشنگی ها به اصلا داری اگر کمالده دیده بخو دوش معیار پیوان دموکراتیک ببا هندکی فرهنگ سازی کرنه اینا نهادی نکرنه هندک باورین دموکراتیک گلک زحمت کرده بکی پیدابونا رنگ روی تبعیض و هندک دیارده این دنی که مرود کرده بیجه ظلم گلک کسی دیده رو که نها بحثا منه اوه دست که پیش جنان بخوشی فهمه کیوانات و مورد هبو از بریکو بکم جزئیات تنها موضوع طلاق و تنها قانون طلاق بو جنان و مافی خورسنی مافی آنا پیش زواج و پاش زواجه دخواستم بگیشتی اشاره بگم که دما کو جنان بر شورش گلان ایرانی دا هیچ سندگ مافین هرچند گور سردما خود جز یعنی باور بعض کسان جزئی اما لگور سردما خود گلک مزن ولی باور غلط جنان البته غلط نینه باور راستوان بود تو بگیجنه باش مرجن باشتر
وی سردم قناعت هم بوی پیشکتران بلکه نهات بود بلکه زیادتر بخواستن دیک بینن بویج وقتی که شورش ایران هاتا چیکرن بشتریانا به شیوهی که برفرد دوی شورش دیده بو سبب که او مافیوانی که پیش شورش دستبر کربون دستوان هره چپ خناب دادن و یا دشتی رژیم وی سردمه و ناجی به هنک تحولات یاسایی جنان را که ویدامه بناو حمایت قانون حمایت جمالات خیزان هات بنا کرن مخالفت کرن اواجی در اصل جوهر نبونا فرهنگی که دموکراتیک لناو همی کومالگاید نشان میده یعنی نبونا جواتی که دموکراتیک نبونا جواتی که کاملا باور پیشکفتن خارجی را آماده نشان میده که شورش وقتی خاطر سرکار اوانا به طور اتوماتیک بونه هوین بونه بسته بونه زمینه بویی که هم شورشه به راحتی ماهیت خوب کرد و پرس بکره سر جواتی و ما پیشنهادی دنا به اسنایده هری زیده مورد تبعیض بگو جنان به استاندنه در کل باورم اوایه یعنی جواتی دستلاتی که بخوازه سریده یعنی جواتی برای دموکراسی به مزمترین مرجع مزمترین دستلات بوی که بکر به جواکا جرخو دموکراسی بکر ولی اواجی مرحله که دور و درشت خوازه که به فرهنگ سازی و به چیکرنا یاسه اینجور به جور تا به همی کشین جواکی بکر دستلات بریا شورشه اما اگر دست بکر به مخالفت گلک شدید را و چه نبونم گلک مجندی که نه موضوع بحث من دینه گیهیشت به شورشه پشتی خو شورشه پشتی خو اصلا دماغیت ویده نبو که جواکی بردی دموکراسی و اصلا دماغیت ویده نبو که یاسای که ما فی فرد جنی در باز دونم ما فی فرد کسایتی تیده بپارستن و ناو پیچا پیچ یاسای خدا گلک محدودیت سریده بو خیزان و بو دنا خیزان بو جن دامازران و اونا گلک به شیرکی اتوماتیکو گلک به راحتی انجام بید بو چونکه جواد هف گام بو و نکاری دشتی که جدایی دستلات ارائه بده که آزادی جن دیده دسته بر به آزادی کسایتی دیده دسته بر به با رژیم که وها راحتی کاری او یاساینا دانه گلک مافین جنان لنا خیزان داتی پیشتاش بردست دایی کباوی ویا با جن نهات بو نافدانین پیناسا کرن پاشوی دناوا مالا میز داشی نکاری زده پیناسا بکرن و اتفاقا پاش ازدواج گلک حق دیگه جنیجی جوان پیدستاندنی وکو بجم حق سفره حق بشتری به دارایی میز دایه و حق تحصیل حق ایش کرنه اما همه پاش جنه خاتم استاندن چونکه جواکی که مطلق اختیار دست باب دابه و مطلق اختیار دست میران دابه و خودان کرنا جن و دولت هیچ سیاستی که نبه بو حریفه که نبه بو شیانا جن یا جی کچ دناب جواتی دا حل خیزان دا حل خانواده بجم هشتا بند دستلات باب دا جن به تامین به آینده و به گارانتی را دستی مرده کرد وقتی که جیان هر سرگیریشتی دست بکرن دیسان به شرایط مطلق اختیار دست میز دایا و عواتی به معنی که اگر احیانا توافق چی نبو ناور جنو مرده و طلاق چی بو پاش ویجی دولت دیسان خچند قانون گور نخو و یا گور باورین دروا به خلطاندن هنک دانا بنو دناب دا ما فیشنا مثلا در ظاهر رعایت بده ولی در باطن دا همی تبعیض آمیزه و ناتیرن پیناسه اون یا سینا ناتیره تیرا روی کاری نده که جن پشتی طلاق آیا لاین دولتی و جیانوی تامین بده یا هیچ نهاده که هیکی بکار به تامین پیانه بگه و یا حق ایش با جن مفهمم بزنه که حداقل پاش وینا بکار به جیانه خوب دومینه بنابراین نه جواک نه دولت به هیچ شوه بو بینه که بکار به فکر جن بکه که آیا پاش سنکی قانونی لگل با یا جی پاش طلاق لگل میره خو آیا تا چه حدی بکاره بخو جیانه که بخو تامین بکه و سرپی خو بسکنه و دولت که مسلم از جوی بارد ناکره و نکاره جواکوی وی یکی ببه بنابراین او مشکلی که دین و دامن جواکی دیگرن دسته که به دامنگیری شندرن چون که جواکی که یا هنه که یاسای هنه یاسای بس
جزایی و نه یاسا این که ترس و وحشت دیده هیا به منظور ترساندن جواکیه اوانا نصر همو در جغرافی ایران ده پیاده ده ولی هندک یاسا هنه که گرکی مثلا تامین زندگی جن بدل کمالگای ده و که هم جن نهاد چکرنه مراجعت نوی نهاد بو جنان بو تامین جیان خوباش ازدواج وانا نینه و اباش نصیبیه یاسا نشان ده مثلا نمونه از بگیم اگر بخواهیم سنگسار یاسای سنگسار اجرا بکن براحتی کارن هر جغرافی ایران در بین اجرا بکن ولی وقتی که ده بخواهیم براحتی سروری یاسا نشان بدن علی سروری یاسایی نکارن جوادی که عرب نشینی باشور ایران اجرا بکن یا نکارن به کردستان سروری یاسا و چوزانم گله که بارده که به باور حقوق جنتی در رعایت بیه ئەوەی کۆمەڵاسان لەسەری کۆکن ئەوەیە کە زۆر ئاسایی ئەگەر کەسێک یەکەم جار لەو پرۆسەیەدا سەرکەوتنی بەدەست نەهێناوەتەوە تەلاق یا جیابوونەوە لە ژیانیدا ڕوودا ئیدی بۆ جاری دووهەمیش مەرج نییە هەمان دۆخ و کەش و هەوا بۆی ڕووبداتەوە. ڕاستە ئەمڕۆ شێوازی بیرکردنەوە و گوزەران گۆڕاوە و کرانەوە لە زۆرێک لە جونگەکانی ژیانی تاکە کەسی داهاتوتە ئاراوە بەڵام هێشتا کە ئەو دیاردەیە ماوە کە ژنی تەلاق دراوە ئەگرچی جوانیش بێت زۆر خوازراو نین و کەس و کاری کوڕی یان بێوە پیا و ئاستەنگ و بربەست دادێنێن و واقعیانە مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتەدا ناکەن کە ڕێژەی تەلاق و جیابوونەوە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرز و بەرزتر دەبێتەوە. لەو ناوەشدا زیاتر ژنان زەرمەندن و بیوە پیاوێک کە پێشتر ژنی تەلاقداوە و ڕەنگە هۆکاریش هەر هەماشت بوو بێت پرسیارەوەیە کە بۆچی پیاوان لە دوای پرۆسەی تەلاق دەتوانن بە ئاسانی بۆ جاری دووهام پرۆسەی هاوسەرگیری ئەنجام بدەن بەڵام بۆ ژن ئاسان نییە و تەنانەت ئەگەریش هاوسەرگیری بکات لە پاش ئەوەش لەگەڵ هەندێک کێشەی دیکە ڕوبەڕوو دەبێتەوە. دەسەڵات دەتوانێت چ ڕۆڵێکی هەبێت بۆ ئەوەی کە ئەم ڕوانگەیە لە کۆمەلگادا بگۆڕدرێت و کۆمەلگا بە شێوەی یەکسان سەیری ژن بکات لە دوای پرۆسەی تەلاق. لە دەسەڵاتێکی داژێ سڵتە دەسەڵاتێکی دەچی قانونێک دانایە بۆ نمونە ئەگەر مێر فۆت کرد یا هاوسەرێک پیا فۆت کرد ژن پشتیوی موظفە حتا 4 ماه یا 5 ماه بمینە کمتر یا زیاتر تاکو مێر سر فوتوی در بس با بشه حق ازدواج هنه و در عوض بو جنه ام حق رعایت نکرده خب مسلمه اوی که بو مریه جن یعنی جنه که جیان دلینه ایدی هیچ نرخکی ارزشی که یاسایی و چوزانم جواکی قاید نبه در جیان حبون جیان داشی به نرخی در یاسایی خود بو جن در نظر نگیتیه بویا میر دکاره بلا فاصله بشوی که اتوماتیک بشتی که طلاق ورگرد طلاق داشتن بکار با حق انتخاب جیانه که دوم هوا ولی شن مجبوره گله که تشتان در باز بوده و حتی به کشی جواکی رشی روبرو دمینه چونکی دولت جعالیه که با چه دشتکی بوشن در نظر نگیده که آیا افشنا پاش وگر به مالا بابی خو آیا از بابا توانایی دهاتوی دوی حقی هایی که بکار و تعلیم جیانا کسی که حاطن ناخیزانه تقبل و یا مثلا براه به همان شوه یا اگر کسی که نبو دولت خوب کار بکی حقوق که یا جیشوزانم واقعا به نهاده که بکه کی تعلیم جیانا جنیل به لحاظی و بکه تا خوب کار با جیانا خوب ریوه ببا اول لحاظه که ناتیبونه یا سایه و جن بلا تکلیف دمینه و جنی که جواگه دیده بشیوه که بر چون ایران دبینن بدیش که دستلات چه گارانتیه که بو جنان تأمین نکیه پاش طلاقی بکار و جیان خو به شیوه که امنتر ریوه ببا و او جنانی که به مهریه که مزن به نرخه که مزن یه مهریه خو گری دیدن به جیانه که مشترک با پاش طلاق دانینه او بخو امتیاز نینه هرچند مجال رد که بو فرصت طلبی گلک جنان یا هرچند مجال رد که بو فرصت طلبی میران که نکار ببین مبلغ مزن بدن و جن مجبورن در نهایت حق خود در باز بو بس بو که طلاق تسینه خو روی مافی خود در باز با و اولا همین نشان ده که چه گارانتی که چه تأمینه که بوشن نینه پاش طلاقه بنابراین اولا دیتوان ناکشه که جواکی گلک مزن که اگر لحاظ مالی و نگرون مالواب خود تأمین بکن مجبورن
به سالها را چه ببینم که بکارون ژیانی مشترکی دینی فکر بینیم و به ویشی ادامه بدن و یا اگر مثلا ها دو زارو که وسط ده هبو منالک هبو اوشی دولت مثلا دیگه صلاحیت هیا بدن وی والدین وی دیباوی کو صلاحیت هیا زارو که واسه بکن ولی تو معنی یک تو تیرگونه که یسای بس ره نگوت یکی از صلاحیت چیه آیا درآمدی که باشتره آیا دیباوی که صالح و لحاظ روانی و روحی و گلک تشدید کارشیان زارو تامین که بگیشتو دیشم یعنی یاسای نتیرنو جواب هر جور مشکلی که اجتماعی هر لحاظ که و ناده که هر روز هم ببینن جبر پدیده این بیکاری اعتیاد و گلن کشه دنی کشه جوابی در رنگ که هر نو پیچیده تربن و یاسا بنا به پیچیدگی کشن جواکی نکاره جواب گو چون که اول نشان ده که یاسا ناسین که بیا داتینن به شیوه گیشتی ترمینن لحاظ نافکرنا جواک خوبا لحاظ نافکرنا کشین جواکی و بوینن کارن جوابا که قطعی داره جنو جیانا بتای بچینان دوی کمانگه دا تامین بکن گویه اگر بیتو زارو که واگذاری شنیده کرن نکنه دولت به شیوه که خاص حمایت لیناکه بلکه اوشن لگل لوینه که سرپرستی زارو که دستر اوتا خوب گرک بکره لگل به کشه این بیکاری فلان بکاره ایش پیدا که و تامین جیانا زارو که خوب گرد و گل اینکه تشتیدی که هم دبینم به چبا یاسای دا حقیق مطلق بو میرها که دامین که دکاره مراجعات که به دادگاه و اثبات که البته اثبات نه درخواست که طلاق بخوازه اونا به مساوی بوجنی نه که دانن وشن بو اثبات که طلاق خوازه گرک کلی مدرک و دلیل بینه و قاضی راضی که حکم طلاقای بده و اونا نشان میده که براستی جواکی که بوی آوای ناام بوجنی ازدواج و دست بشیانه که مشترک کردن چه حالی که به ضرر و چه اطمینان و گوینجه کنینه چون که بیشتی ویناشی نه صحیح بوده اموال میردا بوشن هیا یا اگر میر بمره نه دکاره صحیح بگاش ارث و میراثی وینا به شیوه یکسان بلکه یک هشتم حقوقی هیا بهره‌مند بوج وینا بگیشتی یعنی اوا نشانویه که حتی رنجش نه به عنوان همسر یا شریک جیانه مالبات دا بلکه حتی کرنو بچه‌ها نگرتن گویشی رول یاسا رول دستلات گله که بچه‌ها از دستلاتش آنجا دستلات که دموکراتیک بوده که یاسا ناسیونا دارجری یاسا و ما بو به دستلات گرک بن سلطا باوری که دینی یا تسلط که باوری وانی کو خوزه ده پرواز دبین خوندوار خوزانه بن دستلات آوان نبود صرفاً باور یاساناسان و آنی که به راستی خوندوار یاساین و به شیوه که عادلانه و یاسامند یاسادارشین و پاراسپاتش نام بکن در غیر این صورت ام بخو باشتزانی که جغرافی ایران جغرافیه که گلک متفاوت پخناوره و به هر شیوه که کشور رنگ به گوهرن در هر جغرافیه که در هر مستوی ولاتی ده باید به اصلا نه تنها تخریب و بو ترساندنا ملت بو ترساندنا بتایید جنان با که مثلا رعایت کنه حجاب با نظام رعایت کنه تشکیل دیبه بلکه دبی یاسایی که اوقاف تیر و برفره بکه به همون کشین جواکید که خطاب به همون جغرافیای وی مملکتی که و رعایت حقیقین برچه بکتونه چون که پیوان دموکراتیک اوه که خیزان داد و کبیه جنو میرهبه دیوان دموکراتیک وی ایجاب که او احنامین که جهانی دا معتبرن و دولت ایرانی هنگ وانان قبول کردیه پایوان دوام بمینه اجرا به یاسای خدا اما همین رول دستلات که به شرایطی که دستلات حتی اجازه حق آزادانه حق انتخاب همسر نداشتن دوره که به وان احنام جهانی اجرا که بخاطر داکوکیش ما پیشنهاد کرد. مەسەلەی پێکهێنانی ژیانی هاوبەش و هاوسەرگیری یان جیابوونەوە و تەلاق بەپێی سیستمی کۆمەڵگا دابین دەکرێت و بەپێی یاسایەکی مەدەنیانە ڕێک دەخرێت و چارەسەری بۆ دەدۆزرێتەوە وەکو چۆن هاوسەرەتی یاسای تایبەت و ماف و ئەرکی هەردوو لایەنی ژن و پیا و تێدا مصەوگەر دەبێت ئاوهاش دەبێت تەلاق و جیابوونەوە ماف و ئەرکی هەردوو لای تێدا دەستەبەر بکرێت و ئایندەی ڕۆشن بۆ منداڵەکان تەرخان بکرێت
لە وڵاتە پێشکەوتوەکاندا گرژن و پیاو جیابوونەوە یاساکانی تەلاق و لێک جیابوونەوە دەیانگرێتەوە و دەست بەجێ دوا ڕۆژی منداڵەکان بەپێی یاسا دابین دەکرێت و شوێنی نیشتەجێبوون بۆ ژنەکە بەجیا و پیاوەکە بەجیا دابین دەکرێت کەواتە مەسئلەی جیابوونەوە ماڵوێرانی لێ ناکەوێتەوە منداڵ سەرگردان و بێنەوە نابن ژن دەربەدەر و کەساس نابێت بە پێچاوانەوە یاسا و ڕێسایەک هەموو لایەنەکان دەپارێزێت لە سەرێکی دیکەوە ژنەکە دووچاری تانەوتەشەری خەڵکی و قسە و قسەڵۆکی کۆمەڵگە نابێتەوە پرسیارەوەی کە ئایا یاساکانی حکوومەتی کۆماری ئیسلامی پاش تەلاق تا چ ڕادەیەک داهاتووی ژنان ڕەچاو کردو ئایا یاسا بەو شێوەیە کە شیاوە داکۆکی لە مافی ژنان دەکات؟ مەزنترین مەرجە بلندترین مەرجەیەکی هەموو گەرەک پایبند پێ نابن بەڵێ یاسای ئیرانی گەلێکی ناتێرن یعنی ئەگەر هاتبێ جیەکی دە جزئی ئشارە بە حەقێکی یەکسانی کردبە حەقی مەستەویەتەوەی دە جینە بە شێوەیەکی ڕیشەیی گەلێکی ڕیشەیی تەبیعی هەدیسان تێدیدنێ و ئەو یاساناسین کە هاتنە تاریفکردنە گەلێکی بە شێوەیەکی پیچیدە یاژی گشتی کلی تاریفکردنە مثلا ئەو یاساین کە بەحث بکەن شنگەرە ئیسپات بکەکی دەشێت کە حەقی تەلاق هەبە بۆ ژن چەند نمونه دانانه چند شرط دانانه که در این صورتی در ژن بکاره به طلاق وارده یک وانه که اثبات که ژیانوی خطری در بین دست میر و یا مثلا اثبات که سلامت جسمی و روحی میر جیدانی نه جواب کما ایران یا ایران هم سید کن طلاق به شیوهی که سعودی بروی پیشکتمی هیا بوچه چون که براستی نه یاسا گوی خود در بینا که امنیتشون چقدر ناب خیزان هیا و نه یاسا کارا جواب بینا بده که شین خیزانی حل بکه تا کوشن که دا بگرمین احساس امنیت بکن وکو نبونه اعتیاد ریشه کن کرنه اعتیاد نه ریشه کن کرنه بیکاریه چون از اینکه شیرازا خیزان تک داده و دولت چاره سریه که ببیننی و او یاسا این که مثلا گرک ادعا بکه که ضرورشت میخواه ژیانوی خطر دایا گله جدام دیدیم که حتی درجه مرنه چون خشونت ببینن ولی یاسا هیچ شیوهی که پیگیری به کاری نبا و یا مجید خودکشی کنه و هیچ شیوهی که پیگیری به نبا و بوینا حقوق ماف نداری نه نسا و پیگیر نبا و پرستنای نکه اوانه بخوینا نشان ده که هر آلیه که با او یاسانا ناتیرن و لازمه وینه که یاسانا سندراستی سپور و وارد پیگیری مسائل یاسایی و دارشتنه ببین و باش وینجی مگوت یعنی بیشتی جواکه که ایران بگیشتی اوقاس پهنوره که کیشه اینا رنگ بگوهرن و هنگ جیاد دستلات یاسای به هیچ شبه معنای کنینه و که جواکن عربی ایرانی ده و که کردستان حتی هنگ شوینا لآذربایجان وانا یاسا دستلات اوینینه اگر بخواد بیجه که حق دفاع هبه شخو حق دفاع به دادگاه دا مراجعه بداد بیاد چون که اوانا درگاه خیزانه یا شی محدوده خیزان اوقاف سرسخت صعب الامور کشن نکاره و اینا در باست که مراجعه به دادگاه یا ساب که تا بکار اثبات که شیانوی خطری دایا و خود پا بگه من گفت جزئی ترین حق وینا که حق انتخاب همسره گله که جواکن اقلیتی هنه نو ایرنده که اوا اصلا معنی کنی نه و هیچ تاهایی که به خواسته جن ازدواج دینه انجام گرفتن و هر وها به حق با جن شیر سن قانونی هرچند قانون ایران ده گوته که به صورت استثناء بکاره حتی 15 سالی زاروکین کچ بدنه شودان ولی گله جیادا شودان هبه بو جنانو و عواجی وی نشان ده که زاروکه که اگر بن 8 سالی ده بدن به شو یعنی تحصیلات خود تمام نکریه یعنی پختگی فکریان نه آمادگی نینه بو یکو بکار و بگدایی که باش و اولا نشان ده که خیزانه که در حال شکل گیریده به وی مرجانه ده بنبان مرجانه ده که او خیزانه کاملا آسیب پذیره کاملا آماده بو 1001 کشه ایندنی باوش بکه همه بکه و به هر حال ده هرینا چگونه جواکه که کو تیده تو کاره لغزش چه برن تیده تو کاره آسیب پذیری چه برن پریده این جور و جور این در کون که اوینا همه دیسان پشت دامنگیری شنده و بداخوا جنه که ضررمند بیدد که البته عالیه که به طرفانش از نها بشیم خود میرش گلگل ضررمند ببین زاروگل ضررمند ببین و جواکه که ناسالم نتیجه وینه
و دەرکەتنا جوابێکی بەبێ شیوەی نیشان دەدا کی هێشتا ڕوویەکی گەلێک دوور و درێژ هەیە بوو جوابداری دموکراتیزه بونی بسیار و پاراستنا مافین جنا و فرد کمالگه ده بچیگرن اوشی پروسه که دور و دریجه به سرپرستی و به سلطه دولتی که واقعا او شایستگی فکری هبه شایستگی دستلداری هبه شایستگی قانون دارشتنی هبه که بکار برده جواکه ریوبری بکه و شوان کشه نوان آزال اجتماعی دور بخینه اوشی که ام ایرو دوینه برعکس روز به روز جواکا ایرانی برای افته که شدید چه فساد اخلاقی جنین که طلاق بگیرن و به تکلیف بلا تکلیف بمینن حتی دایبا نکاروانا خودم بکن و گله که شیدنی که روز به روز ام ببینن و به دخوا اوای چهره نهایی یا جواکا مایی که بنا ورد مازم بونو و جیه تاسفیه بوما باسپاسەوە بۆ میوانی بەڕێزی بەرنامەی ئەم جارەی تەوارەکان بینەرانی خۆشەویست دەم شێشاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەمان هیوادارم کە جگای ڕەزامەندیە و خۆشەویستان بوو بێت تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.